لە ماوەی 5 ڕۆژ بە سیستمێکی پۆینتان ئۆنلاین ئەوانەی کە ژینگەی پارێزگای هەڵەبجە ئێمە ئەمڕۆ میهرەبان دیارە ئەمڕۆ ڕۆژی 5 حوزەیرانە 5 حوزەیران ڕۆژی جیهانی ژینگەیە نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 72 ئەم ڕۆژەی پەسەند کردووە ئەم ڕۆژ کە تێیدا کۆ دەبنەوە ئەو دروشمەی ئەمساڵ نەتەوە یەکگرتوەکان پەسەند دێکاتەوە هەمان ئەو دروشمەیە پێشی 50 ساڵ کە باس کرابوو دەڵێ جگە لە گۆی زەوی هیچ شوێنێکی دیکەمان نییە بابی پارێزی کەواتە ئێمە بەشێکین ئەمڕۆ کە فەرمانگەی ژینگەی هەڵەبجە دەکەینەوە دەچێتە پاڵ فەرمانگەکانی ژینگەی سلێمانی و هەولێر و دوهۆک و گەرمیان و ڕاپەڕین ئەو هەموو پرۆژانەی کە بە درێژایی ساڵانی ڕابردوو ئەنجام درراوە هۆکارێک کە ئەو پرۆژانە سوودیان نەبوو بێ بۆ ژینگە ئەوەیە کە ڕەچاوی ژینگەی تێدا نەکراوە بۆیە بە کورتی دەڵێم نەتەوە یەکگرتوەکان خۆی دەڵێ 50 ساڵمان پێویست بوو تاوەکو پیتی واو لە نێوانی گەشەپێدان و ژینگەدابنی یعنی هەرچی دەتوانین پێشکەوین ڕێگری لێ نییە بەڵام ئەگە لەسەر حسابی ژینگە بوو هیچ سوودێکی نابێت خۆ ناکرێت لەبەر خاتری ژینگەش بڵێ هیچ پێشکەوتنێک و گەشەپێدانێک ئەنجام نادەین لە هەرێمی کوردستاندا سەرتاسەری هەرێمی کوردستان ئەبێ ڕووپێوێک بکرێ ئەو ڕووپێوە پێوترێ پێوانی ڕوبەری سەوزایی لە ڕووی ئەنجامدانی کردارەوە کە ژینگە بریتێ لە دەستەیەکی چاودێری و بەدواداچوون وەزارەتەکانی دیکە لە خزمەتی پرۆگرامەکەیدا دەبن بە سوپاسەوە بەڕێوەبەرەتی گشتی دارستان و باغداری و پاوان لە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان ڕووپێوێکی کۆنی هەیە 5 ساڵێک لەمە بەرکراوە کە هەموو کوردستان 12.4 ئەی دەڵێن بۆچی شارەوانەکان ژمارەیەکی زیاترمان پێ دەڵێن شارەوانەکان ئەم نێوەندی شارە و پارکەکان و ئەندازەی پارکەکان کە لەسەر شارەوانەکانە ڕەنگە چیمەنەکانش حسابکەن بە ڕووبەری مەتردوجا بەڵام دارستان تەنها ئەو ڕووبەرە بە ڕووبەری سەوزایی دەزانێت کە بریتی بێت لە درەخت لە هەمان کاتدا لە باسی گرفتەکانی ژینگە ئێمە زانین پیسبوونی ئاو هەیە خاک هەیە هەوا هەیە ژاوەژاو هەیە پیسبوونی هەستی بینین هەیە بەڵام ئێمە زۆر کار لەسەر هەوا دەکەین لە ڕاستیدا چونکە ئێمە دەتوانین بەبێ ئەو چەند ڕۆژێک دەژین نامرین ئێمە دەزانین بەبێ خواردن دەتوانین هەفتەیەک بژین بەڵام کەسمان بۆ چرکەیەک ناتوانین بڵێن ئەم هەوایە هەڵامشم لەبەر ئەوەی پیسە لەبەرەوە هەر شەش پیسکارەکەی هەوا ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی و FMI فنلەندی هەردووکیان یارمەتیان داین تا ئێستا پێمان دەڵێن هەوای کوردستان لە حاڵەتی مۆدێرێتە لە حاڵەتێکی ناوەندە بەڵام ئەگەر بێت و ژماری ئۆتۆمبیلەکانتان زیاد بێ هۆکاری گواستنەوەی گشتیتان نەبێ ئەو ڕێژەیە زیاتر پارانە کە وەرەگیرێت پێشتر کۆمەڵە پارە هەیە وەرگیراوە ئێمە قسەمان کردووە وتمانە ئەو پارانە کە وەردەگیرێ بە نێوی ژینگە وەردەگیرێ پێویست بەوە دەکات بێتەوە نێو سندوقی ژینگە ئەم بارودۆخی ئێستا بەسەر هەرێمی کوردستان هاتووە لە ساڵی 2013 هەتا وەکوی ئێستا کە بودجەیەکی دیاریکراوی هەرێم نییە لە ئەنجامدا بەشی زۆری ئەو سندوقانەی کە تایبەت کراون بە ژینگە بە نەخۆشیە درێژخایەنەکان هەموو چۆتەوە نێو گەنجینە و چۆتەوە نێو چۆنەڵێ داهاتی گشتی جا ئێمە ئێستا کارمان ئەگەر بێت بڵێم ئەوە شتێکی باشە بۆ بڵێ یەکەم کەناڵ ئەو پرسیارم لێ ئەەکەی دانیشتنی داهاتمان لەگەڵ وەزارەتی ناوخۆیە ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەر ئەوە دەمانەوە ڕێکەوین کە شتێک نەبێ بە نێوی ژینگە وەرگیرێ ئەگەر بۆ ژینگە سەرف ناکرێت دەبێت یا ناوەکەی بگۆڕن یا ئەگەر ناوی ژینگە لێنە ئەبێ بەڕاستی و ڕازگۆیانە بۆ ژینگە سەرف Não, mal,